لە زۆربەی شانۆکانە ئەوەی کە من بەرچاوم کەوت پێت گرنگێکی تەواو بە ژینگە نەدراوە. یەک دوو گروپ نەبێت کە کاریان لەسەر پاکوخاوێنی ژینگە کردو و پاراستنی ئەو ئاو ژینگە هەمویان کردو، بەڵام من لێرەوە داوایەکم لە تەواوی دەرهێنەرەکان لە نووسەرەکان هەیە کە بتوانن زیاتر گرنگی بە ژینگە بدەن، یاخود کاری شانۆی لەسەر ژینگە بکەن، یاخود هیچ کە نەبێ بەشێک لە کارە شانۆیەکان بگاتە ڕادەیە کە زیاتر گرنگی بە ژینگە بدرێت و پاکوخاوێنی ژینگەکە ڕابگرێ. نەک لە دەورە فیستیڤاڵ پێویستە لە تەواوی بەشەکان، لە تەواوی بەڕێوەبەراتەکان یاخود هەر کارێکی تر بێت کە ئەکرێت زیاتر گرنگی بە پاکوخاوێنی ژینگە بدرێت. هیوادارم ئێمە بتوانین لە ڕێی شانۆوە، ئەگەر نەتوانین لە دەرەوە کەسەکان وشیار بکەینەوە، بتوانین لە ڕێی شانەوە ئەم فستیڤاڵانە بخۆزینەوانێ بۆ وشیارکردنەوەی تاکی کۆمەڵگا سەبارەت بە ژینگە. لعيبة! هو توصيلي تشيكي! جاو جالك توما!